سەرەڕای کەمتەرخەمیەکانی حکوومەتی هەرێم لە دوای ناساندنی هەڵەبجە وەکو چوارەمین پارێزگای هەرێمی کوردستان و نەناساندنی لەلایەن حکوومەتی عێراقەوە وەکو 19ام پارێزگای عێراق ئەم دوو کەمتەرخەمیە هەڵەبجەیەکانی نیگەران کردووە. بۆ ئەم مەبەستاش بەبێ نوێنەرانی پارتی وەکێتی و سۆسیالیست ئەندامانی دەستنیشانکرا بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە مەڵبەندیەکی کۆمەڵ کۆبوونەوە و بڕیاریاندا سکاڵا لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار بکەن. دەمانەوێت داوایەک لەسەر حکوومەتی هەرێم و جێگرەکەی وەلیژنی باڵا پارێزگای هەڵەبجە کە دانراوە تۆمار بکەین لەسەر ئەوەی کە تا ئێستاکان نەهاتوون بەدەم ئەم پارێزگایە و خەمیان لەم پارێزگایە نەخواردو و کاریان بە فەرمان و بڕیارەکانی خۆیان نەکردووە. 3 ساڵ بەسەر ئەو وادەیەدا تێدەپەڕێت کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 لە کۆبوونەوەیەکی تایبەتدا لە شارەکە ئەنجامیدا لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە هەڵەبجەی وەک پارێزگا ناساند. ئەندامانی دەستنیشانکراوی ئەنجومەنی پارێزگا کە تا ئێستا دەست بەکار نەبوون ڕایدەگەیەنن قبوڵ ناکەین مافە یاسایی و دارایی و کارگێڕیەکانی شارەکە پەراوێز بخرێن. خۆی حەقە هەڵەبجەی گلەی لە حکوومەتی عێراقی نەکا بەوەی کە حسابی یاخود مامەڵەی پارێزگا لەگەڵ هەڵەبجە ناکا لەبەرەوەی مە لەناو خۆی خۆمانە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەیان بڕیاری لەسەر هەڵەبجە بە پارێزگابوونی هەڵەبجە دەرکردووە هیچ مامەڵەیەک لەگەڵ پارێزگای هەڵەبجە ناکات تەنها ناوێکە و خراوەتە سەر کاغەز. لە ڕاستیە ئەوەی لە کوردستان ڕۆدا حیزبەکان مسەیتەرترن لە پەرلەمان ئەگینا پەرلەمان کە یاسای دەرکرد دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێ ئەو یاسایە جێبەجێ بکە بەڵام بە بیانووی جیاواز خۆیان دزیوەتەوە لە جێبەجێکردنی یاساکە. ئەگەر قوربانی و کارەساتباری بکرێتە پێوەەر بۆ خزمەتکردن و پێدانی ئیمتیازات بۆ شار و شارۆچکەکان هەڵەبجەیەکان دەبوو هێندەی پایتەخت خزمەت بکرایە. بەڵام ئەوەی هاوڵاتیانی نیگەران کردووە ئەوەیە حکوومەت لە ڕابردوودا وەکو کاڵایەک بۆ پەیداکردنی پارە و ئیمتیازات لە وڵاتانی دەرەوە هەڵەبجەی بەکارهێناوە. دەکرێت لە ئێستادا بەو پارەی بەناویەوە کۆکراوەتەوە لایەنی کەم خزمەتی دانیشتوانەکەی پێ بکرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.